Şöyle bir dakika bak pahalı. Ha. Böyle şöyle rahat. Burayı bir yere bir sade. Ben saat hakişim. Valiyatan Rezlar. Valiyatan Rezlar Valiz. Zibran bu bitiyor.
geliyor. İlk pasta geliyor. عافية عافية جماعة. آفرين كاروان آفرين.
Aras, aferin.
چهار پێیان دەداتنەوە باشە ئەم قەپات دەکەن ڕەمزانی کەناڵێک ناگوازیتە بە دیارە هەردوو کەناڵ دەگوازنەوە سوچار و پێیان باشە السلام عليكم.
düşür.
Orada diyor kadar oynuyorsa Çanta kataklı İstanbul. Nasıl? Önce. Saatine git. Saat sen de. Düz süpenze? Yok koydu sen. Sıçar. Dakika. Era bem de Bozkay'ın vurduğu İstanbul'a ne gidiyorlar? Ya. Sana la öyle görebilirim. Yana. Evet, Levan Bank'ı seçtim. وملك يا كنا قصبنا يعني كل ده أفسر من أبلودي
Bana söyledik ya. Söyledik ya. Biraz bakalım işlerine. Bakalım işlerine. Orada özellikle bana bir şey diyor. فرنك جايبك فرنك
Fidel, Fidel. Bir defa. Şu şarap da kadın. Gene konuşuyorsun. Nasıl? Ne kadar? Claro, de var. Ha, Cihat. Senin yıkatıcısına kanka. Ben de bırak biraz sen gel. Sen et ya. Vamos estar na frente do jogador.
يكبر مالنا Tamam. ورينا عندك باب كرتوا له ورينا شورا عندك باب كرتوا باب ورقة أخرى كملي سخ هنا إيرا كملي شوف تبعت الجوطة ايه كمان ايه باش انا بدي بقوان راس ايه انا كم باباني راس زهرة يا استلم بس استلم اللهم قال خد صدر استقال توني لقد زدي قصير زدي هنا أجري أنا هاي Allah mdaribu tuzaş kayıyor. لا أنا درناتي Daha çok da Toprağı al su. Ben de kişi
Tamam kafana koy. Açır kıynası tabii. Uzun mu başa? Nasıl yok? Sen de biliyorsun. Babas bana gatar besmele. Ладно, шерифсе. Надо koşuk sepede şöyle. Alo, biraderi diyor hala. Ne kadar zaman diyor ki ne diyor. Havasında bir şey var ki çıkartacak. Bir ambosa. Evet, acıyız. Faul açıyor. Güzel korna. Emin de aşağı. Hadi bir tarafı bu. Tamam sarıda bak kanka. Yol üstünden bu.
كمل لاكو كم دول كمل كاكا كم دول ملعب ده وقف فيه
لە ڕاستیدا یاریەکەتوانم بڵێم بەعام سۆران باشتر بووە حیازی تۆپی وەرگرت ئێمە هۆکاری بەشداریکردمان لە خولەکە تەنهاوە بوو فێرقەکەمان دانەبڕە لە بتۆڵەکە چونکە ئێمە ئەم هەفتە ئەگەر بۆ سینایوەکو قۆناغەکانی لیا دایمەوە تیپانی کە لە منافەسە دەرەچن یانە منافەسی خولی بکەن ئەگەر هەفتەی ئیسراحەتکەن یا یاریان نەبێت تۆزە لە منافەسە دەرەچن بۆ نەفەسی یاری ئەم خولێشکەوە بەشداریمان کرێمە هەروەکو یانی سلێمانی بۆ ئەوەی لە بتۆڵەکە بەردەوام بین ئامانیشمانەوە ببینەوە بەڵام سۆران ئێمە باشتر یاری کرد سپاس بەخوا بەبێ ئیسابە بەبێ هیچ شینێکی یاریزانەکان تیپەکەمان هاتدەرەوە و ئینشاءالله چاومان لە خولی پلەکانی کوردستان بتوانین لە ئەنجامەکانمان بەردەوام بین و سەرکەوین بۆ خولی ناوی کوردستان ئینشاءالله. سەرەتا سپاس بخوای گەورە وەکو دیار بە ئەمڕۆ لە یەکەم یاری لە جامی کوردستان ڕوبەڕووی تیپی سلێمانی بووینەوە یانی سلێمانیش وەبزانیانێکی باشە و لە پلێک لە سەدارەیە ئێمەش تموحی ئەومان هەیە لەو کاسە بتوانین یعنی گەر هیچ نەبێ بەرەو پێشەوە بچین سوپاس بخوای گەورە ئەوڕۆ دیار بوو مۆفەق بووین لە سەرەتا جێمێکم زۆر بە باشی دەرکەوتن گۆڵەشین تۆمار کرد بەڵام دیار بوو لە دوا خولەکەکان گۆڵەشین بە هەڵی خۆمان لێ تۆمار کراوە لە جێمەی دۆم باشتر دەرکەوتن هەم بە ئەدا و هەم توانیشین گۆڵی سەرکەوتن تۆمار بکەین ئینشاڵڵا بتوانین لەو یاریدا هاتووە بزانام یارێکی بەهێزترە و یاریەش ئینشاڵڵا لەو یاریش مۆفەق بین و تاکو بچینە قۆناغەکانی پێش و سوپاس بە ئێوەش.